بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست خاوەن پێراویستە تایبەتەکان و کرێکاران و کرێنشینان لە هەرێمی کوردستان لە ماوەی قەدەغەی هاتوچۆدا لە بارودۆخێکی خراپدان و تاکو ئێستا حکوومەتیشت بڕەپارە و بودجەیەکی تەرخان نەکردو بۆ هاوکاریکردنی و کرێکارانی کە کاریان دەستداوە بۆ کرێنشینان هەروەها بۆ خاوەن پێراویستی تایبەتەکانیش ئاوڕێکی جدیان لێ نەدراوەتەوە. شەو لە بەرنامی ئەمڕۆ بە میواندەرێک لە بەڕێزان چالاک ڕەوف بەرپرسی لقی سلێمانی یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی، هەروەها لە هەولێرەوە مەحموود ئیسماعیل سەرۆکی لقی هەولێری کۆمەڵی کرێنشینانی کوردستان، هەروەها دلێر شێخ جەبار بەرپرسی ڕاگەیاندنی کۆمەڵی ڕۆژ بۆ کەسانی کەماندام تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینی. بەهۆی کۆڕۆناوە لە هەرێمی کوردستان کرێکاران و خاوەن پێداویستیە تایبەتەکان و کرێنشینان لە دۆخێکی ناهەمواردان. لە هەرێمی کوردستان بە هەزاران خێزان سەرچاوەی داراییان تەنها کارکردنی ڕۆژانەیە و لە دوای قەدەغەی هاتوچۆ کێشەی نەبوونی داهاتیان بۆ دروست بووە. حکوومەتی هەرێمی کوردستانیش هیچ بەڕەپارەیەکی بۆ ئەو کرێکار و کەسبکارانە دابین نەکردووە کە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە و ڕۆژانە بە کولەمەرگی ژیان بەڕێدەکەن. لە زۆرێک لە وڵاتانی جیهان بودجەیەکی پێویست بۆ ئەو هاوڵاتیانە دابینکراوە کە هەلیکاریان لەدەستداوە، بەڵام لە هەرێم حکوومەت هیچ پلان و بەرنامەیەکی بۆ ئەو کێشەیە نەبووە. هەرچی خاوەن پێداویستیە تایبەتەکانە لە بارودۆخێکی خراپ ژیان دەگوزارێنن. کابینەی نوێ حکوومەتی هەرێم لە سەرەتای ڕاگەاندنیەوە بانگەشەی ئاوەڕدانەوەی لە خاوەن پێداویستیە تایبەتەکان دەکرد، بەڵام هاوشێوەی کابینەکانی دیکە ژیانیان بە کولەمەرگی بەسەر دەبان. ئێستا لە هەرێم موچەی ئەو خاوەن پێداویستیانەی کە فەرمانبەرنین مانگانە 150,000 دینارە ئەو بەڕەپارەیەشیان لە کاتی خۆیدا پێنادرێت. سەردەمی کۆڕۆناشدا حکوومەت وێڕای ئەوەی موچەی خاوەن پێداویستیە تایبەتەکانی داخستووە هیچ هاوکاریەکیان ناکات، بەڵام کۆمەڵێک دەستگای خێرخوازی و سەرمایەدار بڕێک هاوکاریان بۆ ئەو توێژە دابین کردووە. ئاوکات کرێنشینانی هەرێم بەهۆی نەبوونی بازار و قەدەغەی هاتوچۆوە لە دۆخێکی خراپدان و حکوومەتی هەرێمیش هیچ بودجەیەکی پێویستی بۆ هاوکاریکردن تەرخان نەکردووە. هاوڵاتیان هەرێمی کوردستان 15 ڕۆژە پابەندی ڕێنماییە تەندروستی و ئیداریەکانن. ئەمەشوای کردووە کۆڕۆنا ڕێگری لێ بکرێت، بەڵام لە بەرامبەریشدا ئەرکی حکوومەتە ئاور لە خەڵکی هەژار و کەم دەرامەتی کوردستان بداتەوە و هەست بە بەرپرسیارەتی بکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک چالاک بەخێر بێن. لەسەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دۆخی کرێکاران بە شێوەیەکی گشتی لە سەردەمی کۆرۆنادا چۆنە؟ سپاس بۆ جەنابتان. بەنسبەت کرێکارانەوە لە هەرێمی کوردستان بە گشتی و لە شاری سلەیمانی بە تایبەتی لە بوارێکی زۆر خراپان لە قەیرانە ئاژین کرێکاران پۆلێن کراون. هەندێک کرێکارەیە کە ئیشەکانیان ڕۆژانەیە، ئەم کرێکارانە گوزەران و ژیان وەزیان زۆر خراپە. هەندێک کرێکاریشەیە کە لە کەتی تایبەت ئیشەکەن ئەوانەیە ئەگەر دەستەبەر کرابن یاسایەکەیە کە شمولیانەکە ئەمانە ڕەنگە کارێک بکرێکە لە بەرژەوەندیوانە بێ، بەڵام لە 160 بۆ 70 کرێکاران ئێستا ئەم کاتە لەم قەیرانەیە زروف و ژیان و گوزەرانیان زۆر خراپە. باش، بەس یاساکە چێەوەی کە بۆ کەرتی تایبەت کە ئەگەر مەسەرەن داوامیش نەکەن موچیان بۆ هەژمار بکرێەوە، ئایا ئێوە وەکو سەندیکاکانی کرێکاران بەراوچتان بەوە کردووە کە ئەمە جێبەجێ دەکرێت؟ بەڵێ من وەڵات سوپاسی جەنابتانەکەم بۆ ئەم بەرنامە تایبەتە لەسەر کرێکاران کە کراوە. منەمەوێ هەندێک ڕوونکردنەوە بدەم و هەندێک پێشنیار بدەم کە نەچێتە بابی ئەوەی کە وەزارەتی پەیوەندیدار بەم کارە یا لایەنەکانی پەیوەندیدار وابزانن ئێمە معارەزین. نەخێر، ئێمە کرێکارین، ئێمەش مرۆڤین، ئێمەش تاچکین لەم کۆمەلگایە و ئێمەش بەشدارین لە پێکێنانی حکوومەتە و بەشدارین لە هەموو مؤسسەکانە. بۆیە قسەکانم نەچێتە بابی ئەوەی کە ئەمان وا تەسەورکەن ئێمە معارەزین. من
بەداخەوە باسیەکەم کە یاسایەکەیە لە هەرێمی کوردستانم یاسای هەفتاوێکی ساڵی 1970 کە ئەمە زمانی ڕژێمی بەعسێ حکومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستاە بەم یاسای ئیشەکە چەند بڕگە و مادەیەکی تیا هەموار کردوێتەوە کە بە پێی زەڕورەتی کاتەکان لە 2000 و لە دوای ئەوە و لە پێش ئەوە چەند بڕگەیەکی تیا هەموار کردوێتەوە کە ئەمە بۆ بەرژەوەندی خەڵک و کرێکاران و هەرێمی کوردستان بەکەڵک بێ و لە بواری جێبەجێکردنا ئیش پێ بکەن. خۆی داخەکە ئەوەیە کە لە سەرەتای ئەم یاسایەکی کۆنە هی ساڵی 1970 بەڵام ئەگەر بێت و یاسایەک خۆی جێبەجێ کرێ کرێکارانی کەرتی تایبەت ڕێژێکی بەرچاو بەرژەوەندەکانیان لەم یاسایە پارێزراوە مافەکانیان تای پارێزراوە دەستکەوتەکانیان تیا پارێزراوە داخێکی کە ئەوەیە کە ئەم یاسایە خۆی هەرێمی کوردستان جێبەجێ نابێ بەڕاستی باشە بەس ینی ئێوە بەدەستوتان کردوێسە کۆمپانیەکانی کەرتی تایبەت کە لە یاسای کاری عێراقیەوەی کە بەڕێز دەڵی لە کوردستانە کاری پێدەکرێت ئەگەر بۆ نمونە قەیرانێک ڕوویدا نەتوانرە داوام بکرێ و کۆمپانیا دەبی بماوی 2 مانگ موچەی و کرێکارانە بدات یعنی ئەمە جێبەجێکراو لایەن کۆمپانیەکانەوە ئەم یاسایە جێبەجێکرێت لە کاتێکا و کرێکارانی کە گرێبەستیانە بێ و ئەو کرێکارانەی دەستەبەر کرابن هەموو شمولیانەکە و ئەرکە لە سەرشانی وەزارەتی پەیوەندیدار وەزارەتی کار و کاروبەرەوەی کۆمەڵایەتی کە ئەمە وەکو خۆی لە کەرتەکانی تایبەتە جێبەجێکا و بیکا بە فەرز بەسەر خاوەنکارەکانەوە و تیان بگەینێ کە ئەمە حەقێکە مەشروعە لەسەر شانیان کابێت جێبەجێکردنەوە من ئەمێ ڕوونتر لەسەر و یاسایە قسە بکەم کە لەبەر دەستی هەمومانایە جەنابی وەزیر و هەموو یاساناسان و هەموو توێژەرانی کە لە بوارە ئیشەکەنم یاسایان بە وازحی لەبەردەستە ئەم یاسایە مادەی 65 لە یاسایی هەفتایەکی ساڵی 1970 ئەمێ باسیەوە کە ئەگەر کارەساتێک گاتە پێشەوە لە دەرەوەی دەسەڵاتی مرۆڤ بوو کاڵێ مرۆڤ مەبەستی حکومەتیشە ئەبێ خاوەنکار 6 ڕۆژ خۆی سەرەتا یاساکە لە 30 ڕۆژ بەڵام لە خۆشبەختانە لە سیانزەی 2000 هەموار کراوەتەوە ئەم بڕگەیە کە کراوە بە 6 ڕۆژ فەرزە لەسەر شانی خاوەنکار 6 ڕۆژ کریان بداتێ ئەم مادەیە بە 2 بڕگە هاتووە بڕگەی یەکەمیانەوەی کاڵەیە بێ مافەکەی خۆی بۆ دەستەبەرکە و دابینی کا و پارەکەی حەقی خۆی بداتێ بڕگەی دومیەوەی کاڵێ ئەم کرێکارە ئەتوانێت لە دوای 6 ڕۆژەکە کە هاتەوە سەرکار ئەم ڕێژی ئەم کاتی کە کاری نەکردووە بۆی دیاری بکات دابەشی کا بەسەر ئەو مانگی کە ئەو چەند مانگی ئیشی لەکە کە 30 ڕۆژ زیاتر نەخیانێ ڕۆژی 2 ساعتیش زیاتر نەبیانی خاوەنکار ئەتوانێت لە دوای ئەم قەیرانە کاری زیاتر بە کرێکارەکەم دواتر قسە لەسەرەوەی ئەوانەی کە بەسەر کاری ڕۆژانیان هەیە ئەوانە دەبێت چی بکەن وایە بداتونیش بۆ کۆمپانیەکانی کەتی تایبەت دەکەن وەکو خۆتان قورسەندیکای کرێکاران دەگەرم وڵای بەرز ئەگەر بچین هەورێت لای کاک محمود سوپاس بۆ بەشداری بەڕێزیشتان سەبارەت بە دۆخی کرێنشینان چۆنەوە ئایا ئێستا ئاماری کرێنشینان لە کوردستان چەندەوە هیچ حکوومەت هیچ بڕەپارەیەکی یاخود پرۆژەیەکیە بۆ لەم قۆناغ و لە سەردەمی کۆرۆنا بۆ کرێنشینان بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس دەکەم کاک حەجیم بۆ ئەم میوانداریە سوپاسی بینێرانی کەناڵەکەتان دەکەم سوپاس بۆ بەخێراتنی میوانە بەڕێزەکانیش دەکەم سەرەتا من دەمێ ئامارێکی گشتیت بدەمێ لە هەرێمی کوردستان لە سەروی نزیکەی سەروی 900,000 کرێنشین لە 5 لقوت 7 نوێنەراتیمان هەیە هەل لە زاخواتا چێتە خانەقین و ئاماری هەولێری کە لە لای خۆمە نزیکەی 22,870 کرێنشین لەلای من ناوی تۆمارە و بەڵام کاک حەچم دڵنیا دەکەمەوە کرێنشین گەلێک زیاتریشە لەمە و دەتوانین بڵێم بە پێی بۆچوونەکانی ئێمە ناتوانم بڵێم 100% بڵێم ئەحسایەکەمە ڕاستە بەڵام تەسەوری ئەوە دەکەن 200 بۆ 250,000 کرێنشین لە هەرێمی کوردستان هەبێت و لە هەولێر تەسەوری ئەوەی دەکەم لە 35 تا 40,000 کرێنشین هەولێر و دەوروبەری هەبێت سەبارەت بە وەزعی کرێنشین کاک حەچم وەزعی کرێنشین هەل لە هاتنی شەڕی داعشەوە تاکوی ئێستا ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتن دەڕوە و من کە بەگشتی باسی کرێنشینانی شاری هەولێر و دەوروبەری دەکەم بەڕاستی لە معاناتێکن لە ناخۆشێک و لە تەنگ و چەلمەیەکدانا یعنی ئەتوانم بڵێم ناخۆشترین ژیانیان هەیە و بە تایبەتی ئەم پەتایە خۆت ئەو نەخۆشی کۆرۆنی هات بەسەرماندا کە بەڕاستی ئەمە یەکجاری خەڵکەکەی یعنی وا خەڵکیش لە ژاندووە هەتا بیر لە قوتی خواردن
و پێداویستەکانی خۆی دەکاتەوە یعنی حاڵەتی گەیشتەوەتە کە بیلەوە ناکە کە کرێنشی بیلەوەی کە چۆن بژی چۆن پارچەلانێک یاخود ئەرزاقێک کراکە بژیت بەداخەوە وەزعەکەی کرێنشین لە هەولێر و دەوروبەری وەزعی خراپیان هەیە و ئەوانەی دەتوانم بڵێم هەندێک کرێنشینمان هەیە هەل لە خوار هەژاریشدانە بۆ زانیاریش کاک حەچم من ڕۆژانە هەموو لە قونێنەلەکانتمان ڕۆژانە خەڵکێکی زۆر کرێنشی پەیوەندیمان پێ دەکە کە ئەوانە ینی نسبەی هەژاریان زۆر دابەزیوە و کرێکارێن یاخود بژێوی ڕۆژانیان لەسەر ڕۆژانەکەیتیان کە ئیش دەکەن بەڵام بەداخەوە 15 ڕۆژە لە ماڵەوەنا هیچ دەستکەوتێکیانی هیچ پارەپولێکیان ناتوانن و من بۆ زانیاریشت کاک حەچم هەموو 3 ڕۆژ پێش ئێستا دەبێ کرێنشینێک و دەتوانم برم زۆر کرێنشینی جوانە پەیوەندی پێکردم ئەڵێ خۆت باش شارەزای ئێمەی لە خانوێکی 50 مەترینە وەرە سیرکە ڕوبعێکمانیە 250 دیارمانیە بە 2 سەمون بدەین یعنی حاڵ گەیشتێتە ئەوە کە بیر لە قوتی خۆی بکاتەوە سزای ئەوە کە کرێنشینە و پارەی کرێنیە و ئاو و کارە باوە سەبارە بەوەی کە حکومت ئایا چه هاوکاری کردیان نەخێر من ئەتوانم بڵێم لێرەوە لۆتی ئەم قەیرانە هاتووە یاخود ئەم پەتایە هاتووە حکومت هیچ شتێکی ئیستجابەی نەبوو بەرامبەر بە تایبەتی بەرامبەر کرێنشینان و کەم دەرەمەت و هەژاران باشە و بەڵام دەتوانم بڵێم خەڵکانێکی خێرخواست و لێرەوە سوپاسیان دەکەن وەکو کۆمەڵی کرێنشین سوپاسی ئەو خێرخوازانە دەکەین و سوپاسی ئەو خانوانە دەکەین کە لە هەندێک کرێنشینەکانی ئێمە خۆش بینە کە بە ئاماریش لامانە خۆشبەختانە لە هەموو قونێنەرەکان هەیتمان لێرە لە سلێمانی لە کۆیە لە سۆران لە شوێن تریش هەمانە ئەمانە کەمێک توانیتان ئاوردەوەن بەڵام وەکو حکومت بەداخەوە من هیچ شتێکم نەدی کە دەست پێشخەرێک بکرێت لە حکومت ئەگەر هەر من کاک حەچم لێرە شتێک زۆر لەلای من گرینگە زۆریش باسمان کردووە چەند جارێک لە کەناڵەکان تێش باسم کردووە من دوو داوامان لە حکومت کرد داوایەکمان ئەوە بوو کە ئەو کرێنشینانی خۆیتی وەکو ئەو وەزارەتی ئەو قافە وەکو شارەوانی وەکو مالیە ئەوانەی کە ئەو دوکان و گەراج و شتانیان بەکرێدایەوە خەڵک ئەگەر بێ ئەو زەریبە و لێ خۆشببینیان لێ بکە و خەرچی کش چاویان لێ دەکرد بۆ ئەمە داوامان کرد کە حکومت با دەست پێشخەری بکە و بڕیارێک دەربکە کە خەرچی کەش چاوی لێ بکە و داواکاری دووەمیشمان ئەوە بووە ئێمە من وەکو سەرۆکی لقی هەولێر من داوا لە حکومەت هەرێمی کوردستانە کەن ئەگەر تۆ ئەڵێ ئیمکانیەتمان نییە و پارە نییە و یا بودجەوەیە و بە هەر حاڵ یعنی هەر مبەرڕێکیان هەبێ بەڵام خۆ دەتوانی دابینکردنی ئەرزاق بکەن لە فەرمانگاکان لە شوێنەکان و ئێمە کۆنتاکێکمان هەبێت لەگەڵ ئێمە کە چەند کرێنشینمان هەیە ژیان و گوزەرانیان زۆر برسینە با بتوانانی ئەو ئەرزاقانیان لەگەڵ ئێمە بێت تەنسێک لەگە ئێمە بە خۆیان تەوش دەکەم ئەمە دەتوانانی ناونیشانیان دەنێت تەلەفۆنیان دەنێ عنوانیان دەنێ بچن ئەو ئەرزاقانە داباشکەن با لە برسیتی ڕزگار بن چ جای ئەوە ینی بیر لەوە بکەن و کە کرێنشین و کریان پێ نادرێ و یاخود ئاو کارەبا دێت ئەمانە هەموو بێتە قەیران لە کرێنشین بۆیە بەڕاشکاوی دەڵێم لە هەولێر ژیانی کرێنشینان لەو پەڕی ناخۆشیدایە بەڵە سوپاس دەکەم ئەمە بۆ شارەکانی تریش هەر بێگومان ڕاستە دەکرێن بۆ لای بەڕێزت دواتر کاک دلێر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت سەبارەت بە دۆخی خاوەن پێداویستەکان خاوەن پێداویستی تایبەتەکان چۆنەوە ئێستا لە چ بارە دۆخێکدان بە تایبەتی لە سەردەمی کۆرۆنا کاک دلێر سڵاو لە بەڕێز دەستخۆشی بۆ جەناب و بۆ کەناڵی پەیام و سڵاو ڕێزمان بۆ بینەرانی کەناڵی پەیام بە خێراتنی میوانەکان دەکەم سڵاو ڕێزم بۆ ڕێکخراوە کەمەندامیەکان بە تایبەتی کۆمەڵی ڕۆژ بۆ کەسانی کەمەندامان کە کۆمەڵێ ئەندامی کەمەندامی ماندوونە ناسکە لە ڕۆژ و لەو کاتەی ئەم کێشەی کۆرۆنا و ئەم ڤایرۆسە ناڕەحەتەی بەرۆکی هەموو جیهان و هەرێمی کوردستانیشی گرتوتەوە تەمەناکەین و داوا لە خوای گەورەکەن ئینشاءڵڵا هەرێمەکەمان و وڵاتەکەمان و کۆی مرۆڤایەتی لەم بەڵایە پارێزێ کاکەگیان دۆخی خاوەن پێداویستی تایبەت یابا ڕوونتر بڵین کەمەندامان لە دۆخێکی یەجگار سەختان و ئەگەر ئەمەش نەبێ یعنی ئەم ڤایرۆسی کۆرۆناش نەبێ هەنێ جار بەڕاستی دام و دەستگاکانی حکوومەت وەزارەتەکان و ئەنجومەنی وەزیران تەنانەت وەکو مرۆڤی ئاسایش تەعاملی خەڵکی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت ناکەین بەڵام ئەوەندەی ئێمە ئەوەندە سەرنجمان نابێت تێڕوانیمان بێت لە کۆی
حکوومەتەکانی ئەم کەونە ئەم سەر ئەرزە هیچ حکوومەتێکم بەقەدەر حکوومەتی هەرێمی کوردستان بە خراپی نەدیوە بە مامەڵەکردنی لەگەڵ توێشێکی گرنگی کەمەندامانی کۆمەلگای کوردیە کە زیاتر لە سادەی کۆمەلگا پێکەێنن بۆ ئەمەش بەڕاستی یعنی من تەقدیرەکەم بەوەی کە هەنێک خێرخوازەیە هەنێک خەڵکی بەویژدان و خاوەن ڕوئیای جوان هەیە بۆ کەمەندامان ڕەنگە بەقەدەر حکوومەت زیاتر خزمەتی کەمەندامانی کردو بەبێ ئەوەی ڕۆژی لە ڕۆژان لە ئیحساسیان باوە زیاتر لە خەڵکێکی ئاسایی شعور و ئیحساسی کەمەندامانی ڕاگرتووە. بەڵام من لێرە شتێکی حەزرەتی مەولانا بەبیر بینەران و بەڕێستانێنمەوە کە فەرمێ هاودڵی بە زمان نییە بەڵکو بە ئیحساسە، بەڵام ئێمەش ئەگەر بە قسە بێ ئەگەر بەین بێ کۆمەڵی وەعد و عود بە کەمەندامان، کۆمەڵی یاسای جوان، کۆمەڵێ بڕگە و مادەی واکە لە ئاست ئەوایە بەڕاستی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا شانیە کە بۆ زانیاری هەمووتان 55 میلیۆن کەمەندام لە ناو ویلایەتەکانی ئەمریکا باشترین ژیان بەسەرەبا. خراپترین وڵات لەسەر ئەرسە ئەفغانستان بێت، هەر وڵاتێکی بەڕێستان و بینەران تەقدیرەکەن لە ڕووی کەمەندامیەوە هیچی بەقەدەر هەرێمی کوردستان دۆخی کە خەڵکی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتی خراپ نییە. بەڵام ئەمەش ئەبێ لە دید و ڕوئیایەکەوە ئێمە سەرنجدەین بەڕاستی دەلالەت لەوە کە بابە سەقی بڵین کە کار بەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەنجومەنی وەزیرانی شۆ نەوەعیان هەیە بەرامبەر مرۆڤایەتی بەرامبەر کەمەندام، نە ڕوئیایەکی زۆر جوانیان هەیە وەک مرۆڤ تەعاملی خەڵکی کەمەندام بکەن. ناشزانم ئەوەنەی کاک حەکیم بەڕێستانێکەکەن لەوانەی کە بەڕاستی هەموو کات بە شعورێکی جوانەوە بەرنامەیەکی باش، بەرنامەیەکی تێر و تەسەل بەردەوام بەدەن کەمەندامانەوەن ئێوەی ڕاگەاندن کارەزانن کە ڕۆژانە چی ئەگوزارێ لە وڵاتە، چی ئەگوزارێ لەم هەرێما بۆ کەمەندامان و سەدا و هاواری ڕێکخراوەکان وەمانە کەچی لە ئاست ئەوەیانە بەرپرسێک تەنانەت وەزیرێک بێتە سەر خەت زۆر جەریئانە بەڵێن با بڵێ من نەک وەک یەکێتی و پارتی نەک وەک حیزبایەتی من بەڵێنەیەم لەسەر ئەساسی ئەوەی کە نوێنەری ئێوەم نوێنەری کەمەندامانە بم یاساتان بۆ جێبەجێکم و یاساکەکەم بە ئەمری واقع و من یەک شتەڵێم بە تەحەداوە بۆ هەموو کار بەدەستانی هەرێمی کوردستان بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان چ کەس هەیە لە دنیا چ کەستان بیستووە لە دنیا ئەگەر هەموو مڵکی کوردستان بدرێ بە کەمەندامان، ئەگەر موچەی کەمەندامان لە هی وەسیرەکان و پلە باڵاکان زیاتر بکرێ کێ هەیە ڕۆژێ لە ڕۆژان ویشتانی ئەوەنین کا بڵێ حکوومەت ناحەقیەکە. بەڵام ئەم هەموو بودجام هەموو پارێزە بەلاحەم هەموو شتێک کە ڕۆژانە ئەبیسین ئەبینین بە بەرچاومانەوە بە هەدەرە درێ بەم لاڕوا بەو لاڕوا، بەڵام لە ئاست ئەوانین لە کاتی خۆیان بڕە هاوکاری کەمەندام کە بۆ 150,000 دینارە بێن. ئەمە لەکوێ مرۆڤایەتیە بۆم جێیەکەیتەوە، ئەمە لەکوێ ئینسانەتە بەڕاستی ئەگەر ئەمە بکرێ بە ڕۆمانێک ڕەنگە 100,000 بەرگی لەسەر چاپ کرێ کە گوزەرانی کەمەندامی کوردستان لە ساڵی 91 بەم حاڵەتێ سەرە ڕای ئەوە ڕۆژێکەڵێ لە 165 بیبڕە ڕۆژێکەڵێ نە 70 شمول ناکە ڕۆژەکە ئەم مەعمەع و یاریکردنە چیە بە ئیحساسی کەمەندام، ئەم هەموو شتە ناشیرینە چیە بەرامبەر کەمەندامەکرێ. خۆزگە ڕۆژێ لە ڕۆژان یەک شتی جوانیان بکردایە بۆی ئێمەی ڕێکخراوەکان ئێمەی نوێنەری ڕێکخراوەکان بمانتوانێت بە فەخر و بەو پەڕی تێڕوانینێکی جوانەوە هەمومان لە بەردەرگا و ماڵ و ڕێکخراوەکە خۆمان لە لافیتەیەکی گەورەمان ئەڵەسێمانکە هەر بژی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی لە ئاست ئەوایە کە ڕوئیا و شعور و کەرامەتی کەمەندام پارێزی. بەڵێ سپاس دەکەم کاک دواتەگرم و لای بەرز 150,000 و 100,000 کە دەدرێت بە خاوەن پێویستە تایبەتەکان باش چی دەکا و هەڵوێستان چی دەبێت لە بەرامبەر دواخستنی موچە دەگرم و لای بەرز کاک چالک سەبارەت بە ئەو کرێکارانەی کە مەسەڵەن کاری ڕۆژانەیان هەیە ئێستا کارەکانی لە 15 ڕۆژە ئێوە چیان بۆ دەکەین؟ سقسێکتان کردووە لەگەڵ لیژنەی ڕۆبەڕۆبوونەوەی کۆرۆنا بۆنم لە سلێمانی کەراسینان بۆ بکریا خۆ چارەسەریکەن بۆ بدۆزرێتەوە؟ لە ڕاستیە ئێمە نوێنەرمانەیە لە لیژنە هاوبەشەکانی قایمقامێت لیژنە بەڕێزەکانی قایمقامێت کە زۆر ماندوون بۆ ئێمە نوێنەراتیمانەیە لەو لیژنانە لەگەڵانە خەریکنەوە. من بۆ خۆم لەگەڵ جەنابی کاگاوات قایمقامی سلێمانی چەند جارێک دانیشتمان کردووەوە پەیامەکانی ئێمە گەیاندوێتە جەنابی پارێزگاری سلێمانی
و نوێنەرەکانی ئێمە لە مەکتەبی تەنفیزی لە هەولێر کە دەستەی باڵامان لێ مەکتەبی تەنفیزی ئەوان فشارێکی زۆریان کردووە بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی پێشنیارەکانمان گەشتوتە دەست جەنابی وەزیر و وەزارەت کە لە هەوڵداین کە ئەبێ وەزارەت بەڕاستی خەمخۆرانە بەجددی بێتە ئاستی خوارەوە و مشورێکی جددی و فعلی بۆم کرێکار وم خەڵکە بخوا خۆی لە حقیقەتە ئەم کارەساتەی کە ڕوبەڕووی ئێمە بۆ تۆ ڕوبەڕووی هەموو مرۆڤایەتی بۆ تۆ یعنی سەیری کە ئێستا لەم بەرنامەی جەناب تا ئێمە کە نوێنەری کرێکارانین و نوێنەری کرێنشینەکان و خاوەن پێداویستی تایبەتەکان سێ توێژ و سێ چینی گرنگ لە کۆمەلگایە کە ئەم سێ چینە ئەو سێ چینە بنەڕەتی و ئەساسیین کە کۆمەلگایان دروست کردووە و بەداخەوە ئەم وەزارەتانەی تایبەتمەندن بەم چین توێژانە پلانی درێژخایانیان نییە ینی پلانێکی باشیان نییە خۆی ئەگەر ئەم وەزارەتانە پلانی درێژخایانیان هەبووایە لەم قەیرانانەیە ئێمە تووشێم ئافات و کارەساتە نابووین خاڵێک لەو پلانانەی کە هەبێ و لە یاساکانە هاتووە بێت جێبەجێکە لە هەموو شوێنکارێکە ئەبێ خاوەنکار عەقدی ئەمە لەگەڵ کرێکارا بکە ئەگەر عەقدی عەمەلی کرد مافەکانی خاوەنکار و مافەی کرێکار پارێزراوە بێ و لە کرێکاری ڕۆژانە ئێمە وەکو سندیکای کرێکاران و وەکو ڕێکخراوەکانی تری کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان زۆرێک هاتوینەتە سەرخەد وە چەند ساڵێکە چەندین سیمینار و کۆڕ و کۆبوونەوە و ئەمانە کراوە لەسەرەوەی کە ئێمە ڕێگاچارێک دۆزینەوە بۆ کرێکاری ڕۆژانە و کرێکارانی لە بواری بیناسازیاییشەکەن وەکو جەنابە باسێکی ببینە لەم کاتەیە کە ڕێگا هات چۆ قەدەغێ و کارەساتێکی مرۆیی زۆر بەسەر ئەم میلەتە هاتووە کە پێویستە هەمومان بەرەنگاری ئێمە بینەوە هەر هەمومان لە ئاستی خۆمانە ڕێنمایەکان جێبەجێکەین هەر هەمومان خۆمان پارێزین بەڵام تۆ ببینە کابراایەک لای ئالوە کۆنەکە ئیستا لەم کاتەیە کە ڕێگای هات شۆخە دەغێ ئەو لەوێ ڕاوەستاوە بۆ ئەوی کەسێک بیبات ڕۆژانە ئیشی پێ بکە بژێوی ماڵ و مناڵەکەی پێدابینکە ینی ئەمە کارەساتە بەڕێز ببینە کە تۆ ڕێگا و قەدەغە کردووە لای ئالوە کۆنەکە چەند کرێکارێک بە ڕێژەی زۆر ناوەکو جارانی پێشوو بەڵام ئیستاش لیەتی چەند کرێکارێکی لێ ڕۆژانە کە لەبەرەوەی هیچ ڕێگا چارێک نیە ینی حکوومەت دەستەوسان وەستاوە هیچ پلانێکی پێ نییەوە بەداخەوە ئێمە جۆمان لە وەزیری ناوخۆ بکەوتی ئاستی داهاتی هەرێم بەرەو سفری ئەڕواە گەر تۆ بانکەکانی و داهاتەکەی و پارەکەی بەرەو سفری بڕوا ئەتوانێت چی بۆ کرێکاری ڕۆژانە بکات لە کاتێکا کە لەم بەبێ قەیران ئەو ژیان و خۆتان وەکو سندیکاکانی کرێکاران چی بۆ بڵین تاوی چون توێژەکانی کرێکاران دەکەن هیچ چاوڵێکتان هەیە مەسەن هاوکارێک بکرێت لە ڕێی حکوومەتەوە بێ لە ڕێی خێرخوازەوە بێ بەڵێ ئێمە بەردەوام خەریکین و لیژنەکانمان دابەزیوەتە خوارەوە بۆ معلوماتی جەناب و بینەرانی ئێمە پێشەوەی ڕێگا قەدەغی هات و چۆ بکرێ ئێمە لەژێر سەرپەرشتی جەنابی قایمقام کاگاوات وە بە توێژ لەگەڵ لیژنەی خۆپارێزی لە خەستخانەی شیرەکە ڕێنماییمان دەرکرد بۆ خاوەن پاسەکان بۆ تەکسیەکان بۆ مەتعەم و دەلاک و نانەوە و ساڵۆنەکان کە ئەبێ خۆیان بپارێزن ڕێنمایەکان جێبەجێکەن تاک خەڵک بچێتە شوێنەکانیان پاسەکان کاتوچۆکەن بەڵام دوای ئەوە ئەم قەیرانە دروست بوو کە ئەیپلانیسە بۆ کابرا دەلاکە مەسەر کری دوکانەدا مەسە لە بازارەکە کرێکارە هیچ کارێکی بەڵێ ئێستا من دێ بەسەرەوە مێ جوابیەوە بمەوە بۆیە ئیستا لەم کاتێک کە ڕێگا قەدەغە کراوە لەگەڵ جەنابی پارێزگار لە ڕێی کاگاواتی قایمقامەوە و لە ڕێژنەکانەوە هەوڵێکی زۆرمانداوە بۆیە خۆشیان ئەگەرجێتانە پەیامەکەیان بێڵێ با ئەو کۆمەکانە بێتە لای قایمقامێت و پارێزگای سلێمانی بۆی بەڕێو شوێنێکی معقول و جدی بەپێی ئامارێک بکاتە دەستی ئەو کەسانی کە پێویستیان بەمەهەیانی خەڵکی هەژارن خەڵکی کەم دەرامەتن کرێکاری ڕۆژانن ئێمە هەوڵەدەین لەمانەیە و کرێکارانی کە ڕۆژانن لە شوێنەکانە و ئێمەیان ناسین لە ڕێژلەکانمان بۆنمونەگە کرێکارێک پێویستی باوکاری بتوانێت پەیوەندیکەوە سندیکای کرێکارانەوە هیچ شتێکی هاوکاری بکرێنەوەی کە لە ڕێی پێکات خۆت سەیریکە ئێمە لەبەر ئەمنێت لەبەر سەلامەتی لەبەر خۆپارێزی
ئەم ڕێوشوێنەمان جێڕایەوە لەژێر سەیتەری حکومەتا بێ، ینی ئەگەر لیژنە بەڕێزەکانی قایمقامێت چاودێری بکەن، لیژنەکانی پارێزگای سلێمانی چاودێری بکەن لە ڕێی ئەوانە تۆزیعات بکرێن، وێنەرەکانی ئێمەیان لەگەڵایە سەلامەتترە گەینە خەڵکە. سپاس دەکەم کاک محمود بگەڕێم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە وتت دەستپێشخەریتان بۆ حکومەت کردووە، تا ئێستا حکومەت لەو مڵکانەی کەی خۆیەتی باسی وەزارەتی ئەوقافت کرد، وەزارەتی بڵین شارەوانی و دارایی، تا ئێستاوان بڕیاری نەداوە لە کرێچیەکان خۆش بن وەکو دەستپێشخەرێک یاخود لە زەریبەی خاوەن مڵکەکان خۆش بن بۆەوەی ئەوانیش مەسەن ئەرکی سەرشانی کرێچیەکان سوک بکرێت؟ نەخێر کاک حەکیم هەتا ئێستا بڕیارێک نەدراوە ببێتە بڕیار و کرێچەکان پێوە پابند بن ئەوانەی کە کرێکی حکومەتن. نەخێر ئێستا ئەو بڕیارە نەدراوە، بەڵام ئێمە وەکو هەم وەکو پەیامێکە و هەموو فشارێکی دەخینە سەر حکومەت کە ئەم بڕیارە دەربکە لەبەرەوەی لە بەرژەوەندی کرێنشینەکان دەبوو و خەڵکانی تریش وەکو پێشتر باسم کرد چاویان لێ دەکەن و خەڵکی تریش هەیە کە لای دینی هەیە، زەمیری هەیە، خۆی بە مرۆڤ دەزانی، خەڵکی وەچ خۆی هەستی هەیە بەرامبەر هەژار و کرێنشین و کەم دەرامەت و کرێکاری کەم دەرامەت. بەڵێ ئەوەش وەکو پەیامێکی بەهێز ئێمەکە داومانە هەم لە بەرژەوەندی حکومەتیشە و هەم لە بەرژەوەندی خەڵکەکەشە. بەڵام کاک حەکیم من پێم خۆشە ئەگەر بوارم بدێ هەندێک شتی خۆما کە بڵێن وەکو کۆمەڵا کە دامانە بە حکومەت دە چەند ساڵی ڕابردوو. بۆ نمونە ئێستا ئێمە بە هەماهەنگی لەگە سکرتارەتی کۆمەڵا کاک حەکیم نزیکەی 11 مانگ دەبێ ئێمە وە بەرهێنە کە خوا پێیداوە خۆی لەگەڵ ئێمە دانەژوتی کاکە ئێمە لە ڕێگای ئێوە دەچی بە نووسراوی ڕسمی بە نوێنەراتی ئێمە و ئێوەش دەچین لەگەر حکومەت لانی پەیوەندە دەستەوە بەرهێناندا دەنیشین بۆ ئەوەیە من بتوانم یەکەی نیشتە زێبوون بۆ کرێنشینان دروست بکەم، لەو مەعانەتە دووریان بکەمەوە، تەنها زەوی وشکم دەوێت، زەویەک بەس حکومەت زەویەکەم بۆ دابینکە، ئەوی تر هەموو خزمەت گوزاریەکان خۆمان دابینی دەکەن. و بۆ زانیاری شرکاک حەکیم ئەو وتی ئەم شقارێکە دروست دەکەم تا تەکلیفەکەی 2 دەفتەر و نیوە بە 12 ساڵ و نیو بیداتەوە مانجێ $100 کە ئەمە لە بەرژەوەندی کرێنشینە و ئێمە کە لەگەر لایانی پەیوەنداریش دانیشتین بەڕاستی زۆر معجیب بوون بۆ پرۆژێ و بۆ ئەو وەبەرهێنانەی کە ئەم شتەی تەقدیم کردێ. بەڵام بەداخۆ تاکو ئەمە بۆ 11 مانگ دەستاکو ئێستا وەڵامێکی ڕاست و دروستمان وەرنەگرێتە ئەوە کە یەک لە کارە چالەشەکانمە کە وسمان مەعاناتی کرێنشین کەم بکەینەوە. شتێکی هەیە کاکە حەکیم ئێستا ئەو برادرانش ئەو میێوانە بەڕێزەکانشتان باسییان کرد کرێکار هەیە لەلای من ینی کرێنشینە معوەقیشی هەیە، ینی کەم ئەندامیشی هەیە لە ماڵەوە و کرێنشینێک چەند ساڵیشە کرێنشینە. ئەم 15 ڕۆژ دەبێ لەم ئەوە ڕاستە سەلامەتی هیوادارم هەمومان سەلامەتی خۆمان بپارێزێن و خۆمان دوور بخێن و خوا شفایەکی عاجلمان بۆ بنێری کە ملەتی کورد بە هەموو چینی توێژەکان و ڕزگارمان بکە لەم ناخۆشیە. بەڵام ئەبێ بژێوی ژیانیش ڕەچاو بکەین، چونکی ئەم بژێوی ژیانێت یعنی تۆ ئەگەر لە کۆرۆنە ترسان لە دەبێت لە برسیتیش بترسێن، برسیتریش هەم مردنی لە دوایە. بۆیە ئەم کرێکاران لا ئێمەناوە فەرمانبەرمان هەیە موچەکەی بەشی کرێیەکەی ناکە، ئەی چۆن بژی، پۆلیسمان هەیە، پێشمەرگەمان هەیە، برایانی ئاسایشمانی ئەوانەی کە شەونخونیان لە دیفاعکردن لە ئێمە ئەوەنە زۆریان کە لای ئێمە نەکرێنشینین ئەوەنە هەر ئەوە پێیان دەکرێت کە کرێیەکەی بدەن و بە چه حاڵ بژێوی ژیانیان بەڕێوە دەبن. بۆیە من لێرەوە یعنی ئەم پەیامە کە دەگەێنیم ئەمە ڕاست و دروستیە، ئەمە زۆر جاریش باسمان کردووە زۆر پرۆژێ تریشمان داوە بە حکومەت کە وتمان ئێمە هەماهەنگ دەبین لەگەڵتان بۆ ئەوەی مەعاناتی کرێنشین کەم بکەین و مەعاناتی ئەو کرێکارانەی کە کرێنشین لا ئێمە لەبەرەوەی خەڵکێکی زۆر کاک حەکیم ئەمە ئەگەر بێ جەناب دۆ ڕۆژێک لە ڕۆژان بێت سەردانی شاری هەولێر و سەردانی کرێنشینەکان لەگەڵ ئێمە بە هەماهەنگی بکەیت بەدایان کرێنشینیت پیشان ئەدەم بەدایان کرێنشین کە سەیرەکەی کە یعنی خۆت پێ ناگیری بۆی دەگیری ئەوەندە مەعاناتی ناخۆشی هەیە. فەرمانبەرات ئەوە موچەکەیتی لە مانگێک زیاتری موچەکەی وەردەگری لە قەڵەقە دائیمان، یعنی ئەوە هەموو بۆ تاکەلەکە لەسەر ژیانی کرێنشین و کرێکەرانی کرێنشین بەڕاستی ئەمە ژیانێکە دەتوانم بڵێم ئەو پڕی ناخۆشیە. و شتێشمەیە کاک حەکیم ئەگەر ئێمە من لێرە وەکو کۆمەڵی کرێنشین بەڵێ سپاس تۆشەکەم من وەکو کۆمەڵی کرێنشین لێرە من دەڵێم ئەمڕۆ ئینسان دەتوانێت زەمیر و ئەنساف و دینی خۆی بەکاربێنی ڕۆژی هیممەتە ئەمڕۆ بۆ خێرخوازەکان بۆ حکومەت بۆ سەرۆک حیزبەکان. من لێرە پەیامە بۆ هەمیان لێرم بۆ هەموو ئەو بەڕێزانە
دەستی خۆیان بکەنەوە واڵا بکەن کە هاوکاری ئەو کەم دەرامەت و کرێکار و کرێنشینانە بدەن. بەڕاستی ئەمڕۆ ئینسان بۆی دەردەکەوێت کە تا چەند هاوکاری برای خۆتی چ ئێمە هەموو کوردین لە هەرێمێکە دەژین هەموو برا و خوشک و برا و داوک و باوک و برای هەموو وەکو یەک. بۆیە من لێرەوە داوا دەکەم حکوومەت و دەستی وەڵا بکە و بە زووترین هاوکاری ئەو کرێنشینان و کەم دەرامەت و کرێکارە کرێنشینانە بێت. سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام بەهاتنی کەوسەر هەست بە ئارامبوونەوە دەکەین. ڕەنگە سروشتیەکەی چای کەوسەر خەمەکانمان لەبیر دەباتەوە. لەبەر ئەوەیەکە بۆن و تامی چای کەوسەر لەبیر نەکراوەیە. بە چای کەوسەر چێش لە ڕنگ و تامی چای ڕاستەقینە ببینە. چای کەوسەر. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە. ئایتیانە کارگەی کامەران بە هێنانی باشترین جۆری تەنکی پلاستیکی پۆلیمەری یارە کە قەوزە ناکە و بۆ ناکە چوار بەرگە و ناتەقێ. ئەی ناڕزێ؟ نا ڕزینی چی؟ زمانی 10 ساڵی لەگەڵایە. دەبێن عیمانەکەین بەرێ. کۆنتڕۆڵ عنوانی کارگەی کامەرانمان بەرێ. چاوە چاو داگیرێت بۆڵم دەزەڵ ناگیرێت تانکی کامەران بکڕە قەت ئاوە لێ نابڕێ. ئەم کوڕانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ.
جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرایی بەڕێز کاک دلێر بگەرم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە دەنگوەیەکە بوو سەبارەت بە دواخستنی موچەی خاوەنپێداویستە تایبەتەکان کەوا بۆریارە 4 و 5 بڵێن 4 مانگی 4 دابەش بکرێ ئەمڕۆ وەکو ڕێکخراوەکانیش کۆبوونەتەوە هەڵوێستان چی دەبێ ئەگەر گۆڕانکاری بەسەردابێ ڕێگە چارە هەیە بۆی کە دابەش بکرێت و خۆپارێزیش ڕەچاو بکرێت؟ بێگومان کاک حەکیمگیان ڕەنگە حکوومەت خۆی بەڕاستی بە ئەم قەستە گینا بۆ کۆمەڵە نخبەی ڕێکخرا و کۆمەڵە ڕێکاری جوان و باشیان هەیە بۆ دابشکردنی ڕەهاوکاری مانانەی کەمەندامەنە حکوومەتێ بەو گەورە و گرانیە بەو زەبەلاحێ بۆ نازانێ مەسە بەڵێ ئێمە وتومانەوە ئیشڵێن ڕێکخرا و بە ڕێکخراومان و من ئەتوانم بە ناوی کۆمەڵی ڕۆژی شۆ بڵێم کە ڕۆژانە چەند کەسیان بێ ئێمە موچەکانیان بە ڕێک و پێکی بینێ و هەر ئەو قایمانەمان بنێ لەوێ ئێمە خۆمان نەزانین مانەحمان نییە زۆربەی ماڵ بە ماڵ بۆیان نەبین مانەحمان نییە بە شێوازێکی جوان لە ڕێکخراوەکان ئینەکەین بەڵام کاکە خوار ئەوەش نییە ینی بۆ هەموو شتێک و ئەمام چەند ڕۆژەوەم مانەوە ئەم هەفتە مەسەلەن ڤایرۆس هەیە و پابندین بە ڕێنمایەکان و بۆ سەلامەتی خۆمانە بەڵام بەڕاستی گوزەرانی کەمەندامان وای لێ کردو ڕۆژانە کە پەیوەندیەکەن لەڵێن نەخێرێمە هەر بە زۆرین بۆ ڕێکخراوەکە بۆی حسەیەک خواردن بڕێک خواردنمان بن ئێمە گوزەران و شیانی خەڵکە تۆ سبەینی ئەگەر بۆ بانقە کەش بێ بەڕاستی لەوێش موچە دابەشکرێ کەمەندان مانەعینی ئەگەر بە پێ ڕۆشت بێچێ موچەکەی خۆیرەگە چونکە لە گوزەرانێکە لە ئاست گوزەرانی مرۆڤایەتیانی کەمەندان بە تایبەتی تۆ 150,000 دینار بۆ 50 ڕۆژ بۆ 45 ڕۆژ یعنی لە ئاست عیلاج و کۆمەڵێ زەرورەتی خۆیان یە کەمەندام یعنی کەمەندام هەیە مانانە بەهای 100,000 بەس عیلاجێ بەس حەبێ بەس شروبێ بەس کۆمەڵە ئیلتیزامیە یعنی تەسەورکەن چەنابتان یعنی جووتێ لاسیکی دارشقی کەمەندان بە چەنەکە هەفتانە پێویستە بیگۆڕێ بۆ نمونە خەڵکمانەیە لەسەر کورسیە ڕزیوە لە ماڵەوە یعنی تەنانەت پارەی حەبەکەی نییە پارەی تەداویکردنی خۆی نییە بە ناشکوری نەبێ ئەوەش مەسەلەن گوزەران و حاڵی خەڵکەکەی کامە چەند ڕۆژێکە بەڕاستی لەم حاڵە لەم بارە دەرونیەوە کەمەندان بە جەستەیەکی شەکەت و وێرانەوە هاتووە باری دەرونیشی بۆ بڕە مانگانەیەکی 150,000 ئاوالەکە بە هەموو شێوەیە گیاری بە مەزاجێکە و مانەعی نییە ئەسڵەن هەر نەشیە یعنی هەر نەیە دوو سێ مانگ جارێکش بیری کەمەندامی هەر نییە کە بڕەموچەیەکە لە ئاستەوانیە لە لای هیچ کەسێکی بە ویژدان باسی بکەی بڵێ مەسەلەن مانانەی کەمەندام ئەوەیە بەڵام ڕێکار زۆرە ڕێکار زۆرە و کاراسانی شەکرێ و ئەشتوان و خۆشیان خۆیان هەڵە خەڵەتێن حکوومەت بە تایبەتی وەزارەتی کار بەڕاستی وەزارەتی کاریش ێستا لای بەڕاستی بزوتنەوەیەکە لای خەڵکێکە کە جارانی دیعایەوە نەکرد کە یانوت بەڕاستی ئەگەر تەنکەرەکان بەس ئاو بێ گوسەرانی کەمەندام 100,000 و هەزارەوە نەچاکەکەین ئێمە ئێستا وەزارەتی دارایی لای خۆتانە و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش لای ئەوانە بەڕاستی زۆر بێویشتانی و زۆر ناعەدالەتیەوە کەمەندامیش قوبوڵ کە خوای گەورە ئاگای لێەوە قوبوڵی ناکەلێ باش ینی لەم کابینە هیچ گۆڕانکارێک بەسەر ژیانی کەمەنداماندا نهاتوە کە پێشتر ئیدعایەوە دەکرا کە لە کارنامەکە ژیانیان باشتر پێ یاخود ئەو 150,000 بەشی چی دەکات کە لە ساڵێکدا ناگاتە 2 ملیۆن دینار وەڵایەوە لە ئاست ئەوانایە کە بودجە و سەرۆت و سامان و گوزەران و قوتی تاک بە تاکیە میلەتان لە بە تایبەتی تۆشی کەمەندامان من ئەتوانم لەسەرەوان زیاتر قسە بکەم بەڵام لە ئاست هیچ ساڵەکە لە ئاست بژێری مانگێکی کەمەندامانە نییە بە هەموو پێوەرێک لە دنیا خەڵک کە پێت وت خاوەن پێداویستی تایبەت کە بەشێکی جەستەی لەدەستا بێ بە کۆمەڵی ئازار و معاناتەوە هەموو مانگە 150,000 دینار مانگەکەشەکەی بە 45 ڕۆژ
بەڵام لێرە بەڕاستی ئەزانی کێشەی گەورە چییە لەمە؟ کێشەی گەورە ئەوەیە کە تۆ ڕوئیات تێڕوانینت بۆ لە سادەی کۆمەلگاکە و کە شەریحەی کەمەندامە بەم ڕوئیا بێ، یعنی ئەمە چۆتە قیمە زۆر خەتەرە، زۆر خراپە. بەڵێ لێرە هەتا تاک بە تاکی ئەنجومەنی وەزیران نەک لە یوگازندا ڕەخنەی دنیایان ئاراستەکەن کە بەم شێوە کابینە بە کابینە تەسلیمی ئەوێکا، وەزیر بە وەزیر تەسلیمی ئەوێکا. لەکوێی دنیا بۆ کاکە یاسایە کە دەرچوو ئەبێ بە یاسا و تەعمیمەکرێ و ئیشی پێکرێ. ئەم وەزیرێ چەند ساڵێک لەوێ بێ چەند مانگێ بە پرۆشە و بە نازانم چی هەڵێ پرۆسکێنیەوە ڕواوی تریاڵێ و کاتی خۆی وای نەکرەمان خراپەوە بکەوە ناسام چی. ێ باشە کاکە کەواتە ئەم دار و دەستەیەوە کەواتە ئەم وەزارەت و حکوومەتەوە کەسی باشیتیان نییە. ئەینا مەعقولە لە ساڵی نەوەکو تا ئێستا یاسا بە یاسا گۆڕێ، پرۆژە یاسا بە پرۆژە یاسا تاسەکرێتەوە برێ بۆ پەرلەمان و گلەیشمان لە سۆربەی ئەندام پەرلەمانەکان هەیە کە لە ئاست ئەوەیانی من قەت تەمەنام نەکردووە کەس کەمەندان بێ، بەڵام تەمەناکەم ئەندام پەرلەمان و کاربەدەستانی حکوومەت ئەوەی لە مەزدەری قەراران تەمەناکەم کەمەندان بن بۆ هیچ نەبێت تۆسێ معاناتی ئەمەی کەمەندام و ئەو خەڵکە هەژار و کەمەندام و پڕنەهامەتی و کێشە و گرفتە بزان. سوپاس دەکەم. دەگەرم بۆ لا دواتر کاک دلێرەکە دەرفەتان و کاک چالاک بەرەم بۆ لای بەڕێزت سەبارەت بە براچوون بۆ کۆمپانیەکانی کەرتی تایبەت. ئێوە دوای مەسەلەن تاوابوونی قەدەغەیات چوو براچوون بۆ دەکەن بۆی دڵنیا بن لەوەی کە کەرتی تایبەت ینی موچەی کرێکارەکانیان داوە؟ بەڵە خۆیگەر ئەم بڕیاری کە هەیە لە یاسای کارە ئەگە حکوومەت ڕێنمایی پێ بکات و تەعمیمی کاردا بەزێنێتە خوارەوە بۆ ئیدارە مەحەلەکان، ینی حکوومەتەن مەحەلەکان بە پارێزگای سلێمانی بە فەرمانێک وەزارەت بینێتە خوارەوە و ئەمانیش جێبەجێکن. خۆیگەر وەزارەتی ژنەیکە حکوومەتی خۆجێی جەنابی پارێزگارە توانێت فەرمانیش پێ دەرکات چکە یاساکە مەوجودە لە هەرێمی کوردستان ئیشی پێکرێ و لە پەرلەمان ئەم بڕگەیە هەموار کراوە و جێبەجێ کراوە و ئەتوانن ئەمە جێبەجێکن و ئێمە دوای تاوابوونی قەدەغی هاتوچۆ لیژنە هاوبەشەکانمان و لیژنەکانی خۆمان لە تەواوی شوێنەکانە سەردانی جددیەکەین بە شوێن شوێنکارەکان ئاگەڕین. هەر شوێنکارێک یاساکان و خۆی جێبەجێ نەکا وەکو جەنابی کاگاوت و پارێزگاری سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکان باسییان کرد کە ڕێکاری یاساییان نەگیرێتە بەر بە هەمان شێوەیە مەژ لە ڕێی دادگای کارەوە ڕێکاری یاسایی بەرامبەرم و شوێنکارانەگەن بەڵام بە مەرجێک ئەبێ حکوومەت و لایەنی پەیوەندیدار ئەم یاسایە بەڕەسمی لەم ڕۆژانەیە ئایندەیە ئیعلانی کە کە بێ و شوێنکارێک ئەمە جێبەجێکەوە لە بەرامبەر ئەمەیە من پێشنیارێکم بۆ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی خۆشبەختانە گەر جوێی لەمان بێ لێرەوە من هیوادارم ئەم پێشنیارە وەکو خۆی وەرگێ کە هەفتەیەک پێش ئیستا لە یەکێ لە کەناڵەکانەوە باسیەوەی کرد کە پێشنیاری چەند بۆ چووە ئەوانەی کەرتی تایبەت کە کرێکاریان هەیە و پاری دەستە بەرەدەن خاوەنکارەکان داوای ئەویان کردووە کە لێ خۆشببوونیان بۆ بکەن بۆ ئەم مانگە بۆ ئەم مانگی کە تووشێم قەیرانە بوون. لە کاتێکە من پێشنیارەکەم بۆیە لە کاتێکا جەنابی وەزیر ئەم پێشنیارە جێبەجێکا کە خاوەنکارەکان پابندکە بۆی کە ئەم یاسایە جێبەجێکن. کاتێک حکوومەت و وەزارەتی کارم پێشنیاری بەرزکردەوە بۆ ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا لەسەر ئەوەی کە چۆن هاوڕێیانم لە کرێنشین داوایەوەکەن و هەمومان داوایەوەکەن هۆ حکومەت داوایەوەکە خاوەن شوێنەکان خاوەن مڵکەکان لە کرێکانیان خۆش بن. ئێمەش داوایەوەکەین کاتێک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بڕیارێکی ئەوەیدا لە خاوەنکارەکان خۆش بێ بۆ نەدانی پاری دەستەبەری کرێکارەکانی ئەبێ ئەم یاسایی بەسەرات جێبەجێکا کە ئەبێ کرێکارەکە باشە. بەزۆکو ئەوانەی کەی سەرچاوێکی داهاتێنە کرێکاری ڕۆژانە نەدەبوو حکوومەت لەم باردۆخە و وڵاتانی تر بڕ بودجێکی تەرخانکراوە لە ڕێی سەنیکاکانی کرێکارەیان خۆر لە ڕێگەیەکەوە هاوکاری گەیان بە بۆوانێک ئێستا مەسەلەن 15 ڕۆژ هیچ کارێکیانێ و لە کەرتی تایبەتیش ناکەن کار ڕۆژان دەکەن. خۆی من باسم کرد ئەمە کێشەیەکی ئیستانیە. ئەم کێشەیە لە زۆر دەمێکەوە سەرچاوی گرتووەوە لە زۆر دەمێکەوە هاوڕێیانی من لە پێش منەوە و هەموو ئەو برادەرە بەڕێزانی کە من ناڵێم وەزارەتەکە هیچی نەکردو هەموو بەڕێوبەرە گشتی و مدیر ئامانی کە لێ بوون لە هەولی جدیابوون و کۆنفرانسیان کردەوە نوێنەرەکانی ئێمە چوونەتە دەروەی وڵات لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشداری چەندین خولی و چەندین وەرکشۆپیان کردووە بۆ ئەوی چارەسەریی گونجاو بۆم کرێکارانە بدۆزنەوە کە بەڕاستی تاکو ئێستا لە ناوچەکەی دەوروبەریشمان
ئەم کرێکارانە لەبەر ئەوەی خاوەن کاریان نییە، ینی لە هەرێمی کوردستان خەلەلەکە ئەوەیە یاساکە بۆ یەکێک جێبەجێکرێت کە خاوەن کاریە بێت، بۆیە تاکو ئیستا زۆر بەداخەوە بیمەی بێکاری شەر نییە بەڵە بیمەی بێکاری شەر نییە، ینی خۆی زۆر بەداخەوە من سەرتا باسم کرد کە ئەم وەزارەتە پلانی نییە، ینی ئەگەر کێشەکە ئەوە نییە ئەم وەزیرێکی ئیستا لە دەست بەکارە و لە مۆزارتە کارەکە، کێشەکە ئەوەیە ئەو پسپۆرە بەڕێزانی کە لەو بوارەیە ئیشەکەن لە چەندین کابینی پێشتر ئەم وەزارەتیان نانیوە و بە حکومەت و ببورێت خوا پێم مەبڕە و ئێمە دەیان مامۆستایی قانونی باشمانەیەکە لە ئیستا لە زانکۆکان دەرسەڵێنەوە هەمان مامۆسای یاسان و چەند مامۆسایەکی تایبەتیشمانەیە نەکە ناوەکانی هیچ چارم لە بیر بچێ، چەند مامۆسایەکی بەڕێزیشمانەیە لە بواری کارە خەبیرە بۆ ئەمانە ئەتوانن لەگەڵ حکوومەتە هەمانگێکی تاوا بکەن و پلانێکی تێروتەسەلدا ڕێژن پلان خۆ دەزانی پلان ئەوەیە کە حاڵەتی کتوپڕ هاتە پێشەوە تۆ لەم پلانیاجی ئەم کارم کاتم زۆر کەماوە کەمتر لە خولەکێک هیچ ستان کردووە لەگەڵ لیژنەی ڕوبەڕوونەوەی کۆرۆنا ئاسانکاری بکرێت بۆ کاسبکاران بە مەحدودی بۆ نمونە لە بازارەکانە لە ناوچەی پیشەسازی لە شوێنی دیکە و بە ڕەچاوکردنی ڕێنمایەکان بۆی کە هاوکاریان بکرێت؟ بەڵێ ئێمە سەرەتا بۆ نانەوخانە و فرموسەمونونەکان لەگەڵ لیژنە بەڕێزەکانی قایمقامەتە هەمان بووین بەکردنەوەی بۆی هەم ئاگران نەبێ هەم ئەوان ڕێنمایەکان جێبەجێکەن و ئیساش چاوەڕێواکەین ئەگەر حکومەت بڕیاریچیدا بەکردنەوەی شوێنکارەکان و ئێمە لیژنەکانی خۆمان لیژنە هاوبەشەکان لەگەڵیانە دەست بەکارە بین بۆ ئەوەی ئەو ڕێنمایانەی کە تەندروستی سلێمانی بەڕێز کارێکی زۆر باشی کردەوە هەمومان قەرزاری ئەوانین جێبەجێکەین لە شوێنکارەکانە بۆ سپاس دەکەم کاک مەحموود دەقەیەکیش بۆ بەڕێستان وەکو کۆمەڵی کرێنشینان ئەگەر پامێکتان مابێ یاخود چارەسەرێک بۆ هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەد و ئەوانەی کە کرێنشینین بە کوردی سپاس دەکەم. بەڵێ زۆر سپاس کاک حەچ پێشوێ بێمە ئەو پایامەکەم بڵاوکەمەوە من هاوڕامە لەگەر ئەو میوانە بەڕێزەت حکومەت لە پلاندانانی ئەو شتانی کە دێتە پێشمان ئەو نەهامەتەیە ڤایرۆسە لافاوە ئەو شتانەیە بەداخەوە حکومەت لەوە پلانێکی وانە پلانەکانشی ئەگەر هەبێ لاوازە بۆ ئەوە یعنی وابێ کە ئێمە ئینقاز بکە و ملەتەکەمان لە مشکلە و لە دەردەسەری قوتار بکە. من پەیامنی ئەوەیە کاکە حەچیم من لێرەوە وەکو کۆمەڵی کرێنشین داوا لە سەرۆکی پەرلەمان داوا لە پەرلەمانە بەڕێزەکان دەکەم کە موچەکانیان باشە بتوانن دەستێکی خێر لەم ڕۆژە لەم قۆناغە لەم ڕۆژە نەهامەتیا لە موچەکانیان کەمێک هاوکار بن بۆ ئەو کرێکارانی کرێنشینن بۆ ئەو کرێنشینانەی لە هەر شوێنێک لە شار و شارچکەکان هەر کەس بە پێ توانە خۆوە داوا لە وەزیرە بەڕێزەکانیش دەکەم و داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکەم و داوا لە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم چەند زوو پێیان بکرێت بەهانای ئەم خەڵکە بێن کە ئەم خەڵکە لە معانادایە ئەم خەڵکە 15 ڕۆژە بۆ 20 ڕۆژ لە ژوورەوەیە بژێوی ژیانی لەسەر سەوزەوات فرۆشتنە لەسەر ئەوە تێ یعنی دەتوانین بڵێم ئێستا لە معانەتیشی ناخۆش وە سەرڕای تووشینە سەبرە یعنی تووشی نەخۆشی دەبن ئەوەندە بیرەوە دەکەنەوە چۆن کرێمام دێن چۆنان پیا بکەن و هیوادارن حکومەت ئاورێکی جدی بداتەوە ئەگەر ئاورێک نەداتەوە بەڕاستی وەزعی کرێنشینان و کرێکارانی کرێنشینان لەو پەڕی ناخۆشی و ترسناچیدایە. سپاس دەکەم کاک دلێر خولەکێکیش بۆ بەڕێزت پەیامت چیە بۆ هاوکاریکردنی کەم دەرامەتان بۆ خێرخوازان بۆ حکومەتیش بە کورتی سپاس دەکەم. وڵا من پەیامەوەیە وەکو کۆمەڵی ڕۆژ بۆ کەسانی کەمەندام پەیاممانەوەیە بەڕاستی ئەگەر حکوومەت لە هەرکوێ گرفتی دەربارەی کەمەندامان ئێمە خەڵکی کەمەندامی پسپۆڕی چاکێنێ بۆ ئەوەی کێشەکان حەلکا بە کەمترین تەکلیفی مادی لەسەر حکوومەت و داواش لە خەڵکانی خێرخواز و خەڵکانێکی ئەحساس جوان و ڕۆیا جوان لەم وڵاتەیە چیان پێکراوە هاوکاری کەمەندام ڕەنگە قسووریان نەکرد بێ بەڵام تەمەناکەی لەم کاتە لەم گوزەران چکە کەمەندامی موچەخۆر و ئەوەشی کە بە هەموو معاناتەکانی ئیشوکارێک کرێسە بێ ئیش و بێکارە لە بەرەوەی کۆی کەمەندامان و خەڵکی هەژار و کرێنشین و هەموو توێژە
هەژارەکان پێویستیان بە هاوکاریانە جارێکی تریش سوپاس بۆ ئێوە بۆ تەلەڤیزیۆن پەیام بۆ بەڕێستان و سڵاو بۆ میوانەکان و زۆر سپاس تەمەنا شیفا بۆ نەخۆشەکانمانەکەین و خوا گەوران بەڵاش لەسەر زۆر سپاس بۆ بەڕێزان دلێر شێخ جەبار بەرپرسی ڕاگەاندنی کۆمەڵی ڕۆژ بۆ کەسانی کەماندام کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی هەروە چالاک ڕەوف بەرپرسی لقی سلێمانی یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان لە ستۆری سەرگی هەروە لە هەولێرەوە مەحموود ئیسماعیل بەرپرسی لقی هەولێری کۆمەڵی کرێنشینانی کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ